ئەزیزان ڕێکخراوی خاڵ بۆ هەزر و ڕۆشنبیری یەکێکە لە ڕێکخراوە قازانجنەویستەکان کە ساڵی 2015 لەلایەن دەستێک ڕۆشنبیر و نووسەرەوە دامەزرا و هەوڵیان هۆشیارکردنەوەی کۆمەلگای کوردی و خزمەتکردنە بە بواری نووسین و ڕۆشنبیرکردن و بێگومان چەندین بەرهەمی هەبووە لە پێشتردا و چەندین کۆبەرهەمی نووسەرانی گەوران کۆ کردوتەوە و هەروەها هەمیشە لە نوێگەریان بۆی کە چەندین بەرهەمی تر بخەنە ڕوو و ئێستاش کێمە لە سەروبەندی کردنەوەی پێشەنگای نێودەوڵەتی کتێبین لە سلێمانی خۆیان ئامادەکرۆ بۆی کە ئەم ساڵیش بە کۆمەڵێک بەرهەمی تازەوە بەڕووی خوێنەراندا پێشوازی بکەن و چەندین نووسەر و چەندین بەرهەمی تر لێەوە پەخش بکەن. ئێمەش مانەوێت زیاتر باس لە ئامادەکاریەکانی ڕێکخراوی خاڵ بکەین بۆ پێشەنگای نێودەوڵەتی. بۆمەش میوانداری بەڕێز تۆفیق کەریممان کردووە سەرۆکە ڕێکخراوی خاڵ بۆ هەزر ڕۆشنبیری. مامۆستا تۆفیق بەخێر بە سپاس بۆ ئامادەبوون. من حەزەکەم کەمێک بە مێژووی خاڵا بچینەوە کە گەشتۆ بەم قۆناغی ئێستا بێگومان بە هەوڵی کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک کەسانی ڕووناکبیر گەشتۆ بێستە. ڕێکخراوی خاڵ ئێستا بەکوێ گەیشتووەوە چۆن خۆی ئامادە کات بۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب؟ دەستەکان خۆش بدەدەهۆنێ سوپاسانەکەم بۆ دیدارە بە کورتی وەکو جەنابەت باس کرد. ئێمە 2015 گۆڤارێکمان دەرکرد کە گۆڤارەکەمان دەرکرد بێگومان بە پرسوڕا و ڕاوێژکردن بە کۆمەڵە نووسەر لە نووسەر و ڕۆشنبیر لە هەڵەبجە و سلێمانی و هەولێر. لێدا هاتینە سەرەوەی ئەم گۆڤارە بکەین بە ڕێکخراوێک. بۆیە هەنگاوی دووهەمماننا کە بریتی بوو لە چاپکردنی کۆمەڵە کتێب و ناوی گۆڤارەکەمان هەر ناوەکەمان کردەوە بە ناوی ڕێکخراوەوە. لەو کاتەوە دەست بەکار بووین. پاش ماوەیەک چەند کتێبێک دەرکردن کەوتینە بەستنی کۆڕ و سیمینار و ئەمانە. ئێمە وەکو ژمارەی ئەوانی کە خاڵە بن بەڕێوە هەرمووی 34 کەسێکین لە 5 کەس تێ ناپەڕین. بەڵام ئەوانەی کەواوەکو هاوکار و ئیشی خاڵەکەن و خۆبەخشانە لە ڕاستی ئەگەر بڵێم دەیان مۆبالەغە نەبێ بڵێم سەدان کەس لە پشتی ئیشەکەمانەوەی ماڵیان ئاوا بێ. هەر هەمووشی چه ئەوانەی لەناو دەستەکە ئیشەکەن چه ئەوانەی لە دەرەوە ئیشەکەن هەمویان خەڵکی خۆبەخشن و ئارەزوومەندانە لەگەڵمانە ئیشەکەن. ڕێژێکی دیاریکراوتان هەیە لەو بەرهەمانی کە تا ئێستا بڵاوان کردەوە؟ بەڵێ دادەوەنیا ئێمە تا ئێستا 46 ژمارە گۆڤاری خاڵمان دەرکردووە. ئەمە ئەخیر ژمارەیانە و تا ئێستا 69 کتێبمان چاپ کردووە. کتێبەکان لە ڕاستیە لەو ئەوڵەوە کتێبمان چاپە کرد. بەس ئەوە فترەی 34 ساڵە هەنگاوێکی دیکەمان ناویستمان وەکو دارە نەشرێک نەبین خانەیەکی بڵاوکردنەوە، بەڵکو کۆمەڵە پرۆژەمان هەبێت بۆ خزمەتی زمان و ئەدەب و کەلتور و ئاین. ئەویش هاتین دووسی هەنگاومانە. یەکێکیان کۆبەرهەمی نووسەرانمان، ئەو نووسەرانەی کەواوەکو کاریگەری گەوریان هەبووە لەسەر زمانی کوردی، لەسەر ئەدەبی کوردی، لەسەر ئاین، بڵاوبوونەوەی ئاین مەبەستم. ئێمە هاتین لێوە دەستمان پێ کرد. یەکەم جار کۆبەرهەمی مەلافەرەجی شەکیب واژەیی شاعیر، دووهەم جار کۆبەرهەمی مامۆستا شیعەزیز پارێزانی کە 11 کتێب بوو کردمان بە 2 بەرگ و دەنگێکی باشی دایەوە و لە ماوەی ساڵێکە 2 جار چاپمان کرد کە ئێستا جەنابتان ئاگادارن کتێب چاپکردن هەر ژمارە ڕۆی نوسخە یەکەمیشی بڵاو نافرۆشرێ. بەڵام ئێمە لە ماوەیەکی زۆر کەمە 2 جار چاپمان کرد، ساڵێکی پێ نەچوو. پاشان پرۆژەکەمان فراوانتر کرد. شێخ محەممەدی خاڵمان هێنا پێشەوە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ هەمومان نەزانین لە شاری سلێمانی و لە کوردستانە چ ڕۆڵێکی گەورەی بینیوە. بۆیە هاتین کۆبەرهەمی مامۆستا شێخ محەممەدی خاڵمان هێنا و 29 کتێبی چاپکراوی هەیە، تەفسیری هەیە، فەرهەنگی هەیە، کتێبی عەرەبی هەیە. ئەمانە هەر 29مان لە 8 بەرگا کۆ کردەوە و چاپ کرد. بێگومان کتێبی شتێکی زۆر گەورە دەرەچوو، نزیکی 4000 لاپەڕە زیاترە. لە پاشەوە لەگەڵ مەسعود محەممەدا کەوتینە کار بۆ ئیش و کاری کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد. ئەویشمان لە ماوەیەکی تقریبا ساڵێک ئیش لەسەر کرد و ئەویشمان چاپ کرد. 10 بەرگ دەرچوو، سەدا و دەنگێکی زۆری دایەوە. ئێستا کە قسەکەین لەگەڵ جەنابتانە مەشغوڵین بە کۆبەرهەمی مامۆستا هەژار موکریانی و تاوامان کردووە. نەک مەشغوڵین ئەلحەمدولیلا چاپی تاوا بووە و ئیتر لە بەتەماین لە پێشانگای نێودەوڵەتیە عەرز بکرێت.
ئەو کۆبەرهەمەکانی دیکە نەماون لە ڕاستیا بۆەوەی خوێنەرێکی زۆر لێمان داواکەن ئەی چی بکەین و ئەوانە چوین لە بازارە هەندێکی مابوو شێخ محەممەدی خاڵ و مەسعود محەممەد و ئەمانە هەموویمان نەرچێنێ بێ بە پارەی زیاتر لێ کڕینەوە هێنامانەوە و ئەوەی کاواکو سەر لە نوێ بیدەینەوە بە خوێنەران بەشێکی زۆر کەمیان ماوەتەوە بەڵام ئەوەی هەژار شتێکی دەگمەنە تقریبا زیاتر لە 20 کتێبە لە دە بەرگا کۆمان کردوێتەوە هەمبانە بۆرین هەمووتان ناوتان بیستۆ کردوانە بە سێبەر مەسەلە چێشتی مجەورمان هێناوە تەفسیرەکەیمان هێناوە مەلای جەزیری و ئەحمەدی خانی و خیام و کتێبەکانی عەلی شەریعەتی واتە تەرجەمەکانی ئەوانە هەموویمان بە شێوەیەکی زۆر جوان و زۆر باش هەم بە دیزاین و هەم بە چاپ و بەڕاستی کۆمەڵێکی زۆر لە مامۆسایان پێوەی مانوو ببن ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە تەسەوری خۆمان وایە تا ئێستا دەنگدانەوەیەکی زۆر باشی وا بوو ڕنگ بە خزمەتێکی باش بێ ئینشاڵڵا بە فەرهەنگ وەدەگرێت زۆر باشەیەکی لە بەرهەمانەی تری ڕێکخراوی خاڵ بریتیە لە ڕۆژمێری خاڵکە لە بەردەستە ئێستا خەڵک گرنگی ئایا بەکڕێنی ڕۆژمێر و نووسین یادەوەرەکانی و تۆمارکردنیان لە نیاخان ئینسان لەو دوورەوە فعلەن کاتێککە باسی کتێب و قەڵەم و کاغەز دەکرێت زۆر جارەترێ کێتاقەتی کتێب خۆن نەیماوەوانە بەس کاتێککە ئەڕۆیتە ناو ئیشەکەەوە سێرەکەی ئیشی باش هێشتا وەکو خەڵکە گرنگی پێدا یعنی تەسەور کە و کتێبانەی ئێمە ئەو پرۆژانی کە باسمان کرد با هیچ 40,000 و 30,000 و 50,000 بوون دە هیچیشی نەماوە لە بازاڕە ئەی خۆ چۆن کابرا کتێبێک ناکرێ بە 2,000 بە 1,000 دینار ئەی بۆ ئەمە ئەکرێتەوەتە ئەگەر شتەکەی بە دڵ بێەوەمانە بەنسبەت ڕۆژمێری خەڵۆزە ئەمساڵ شەشەم جارە شەشەم ساڵە بڵاوەکەینەوە باوەڕ بکە ساڵ یەکەم لە مەعرەزە تاو بوو یعنی خۆی بۆ 2024 بوو ئەمەی بۆ 2025 لە 2024 لە پێشانگە هێشتا مانگ 11 و 28 مانگ تاو بوو ئەم ساڵ دە ڕۆژ دوا کەوتووە لە مەعرەزە تاو بوو خەڵکی زۆر گرەی لێکردین ناچار ئەم ساڵ دووقاتی ساڵی پێشومان چاپ کرد بڵێ خەڵکێکی زۆر داوایەکات و خەڵکێکی زۆر جاری وای ئەترسین بەش نەکات ڕۆژمێرەکە تەنها بۆ نووسینەوەی یادەورەکانە لە ڕۆژەکاندایان چ بابەتێکی دیکەی لەخۆ گرتووە ئەکرێ بڵێم ڕۆژمێرە 34 بابەتی لەخۆ گرتووە یەکێکیان کۆمەڵە ڕوودا و ڕووداوی گرنگ کە ڕووی داوە لە فترێ و ساڵا لەسەر ئاستی کوردستان و جیهانیش هەموویمان تۆمار کردووە زۆر کەس ئیشی بەوە هەیە بزانێت چی ڕووی داوە و ئەمانە دووهەم هەر سێ ساڵەکەی تایە ساڵی زاینی و ساڵی کۆچی و ساڵی کوردی هەرسێکیانی لەخۆ گرتووە جگە لەوە هەموو لاپەڕەیەکی تایەتەوە هەم یاداشت و هەم ئیشوکاری ڕۆژانە جەنابەت ئیشوکاری ڕۆژانە هەیە هەفتەتەوە جەدوەلی هەفتەکە دابنی هەمووی تایە و شتێکی سوک و سۆڵ و چاپێکی جوانیش و بێ مشکیلەیە تەسەوەری خۆم وایە وەکو ساڵانی پێشوو ئینشاڵڵا هەمان پێشوازی لێ بکرێت باشە ئەو کێشانێکی ڕوبەڕوتانە بێتەوە وەکو نووسەر وەکو ئەوەی کە خەریکی ئەم کاران چییە زیاتر و چی شتێک گرفتی بۆ ئەو دروست کردووە وەڵاهۆنی خام کێشە زۆرە ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ تا ئێمە زۆر چێژ لەو منوکو خۆم زۆر چێژ لەو کێشانەوە دەگرم کە ئێتە ڕێگەمان یعنی بە نمونەیەک یەکێسە لە تەمەنی منە کە عادەت وایە سەعات 9 ئەخەوم بەڵام لە کاتی ئەمیشانە تا 1 و 2 شەو ناخەوم مانوتەکە یان جاری وا هەیە مەوزوعەکە پارەیەکی زۆری ئەوێت پرۆژەیەک پارەیەکی زۆری ئەوێت تا گەڕێ بەدوای سپۆنسەرەکە بێگومان کێشەوە ئەوانەیە یعنی بە نمونەکە باسی پارڕەزانی یان شێخ محەممەدی خاڵ یان مەسعود محەممەد ئەوانەمان کرد خۆوانە مەصرفێکی زۆری تێچێ کۆکردنەوەی ئەو کۆبەرهەمانە بەڕاستی اینجا کۆکردنەوەیشیان ینی خەڵکێکی ئەوێت خەڵکێک بدۆزیتەوە کاوەکو ئەو ئیشت لەگەڵا بکات خەڵکێک بدۆزیتەوە کاوەکو جدی بێ لەگەڵ تا وەکو تۆ خەمخۆر بێ یعنی تۆ تەسەوەری شتێ بکە ئێستا ئێمە خەریکی ئینسکلۆپیدیای پارێزگای هەڵەبجەین ئینسکلۆپیدیا زیاتر لە 90 کەس لەگەڵمان نانووسی تۆ ئیدارەدانی 90 کەس و شت لێوەرگرتنیان و ڕازیکردنیان ینی ئەواسانی بەس بەڕاستی من وەکو خۆم چێژی لێوەرەگرم بە کێشەیان نابینم خەڵکێکی زۆری هاتوون بەدەمانەوە ینی بیر لەوە بکەرەوە کەسێکی خواپێدا و ئەڵێ ئەمیشە چەندی تێچێ ئەڵێ مەسەلە 90 میلیۆن دینار ئەوەی ئینسکلۆپیدیا 90 میلیۆن دیاری تێچوو برایەکی بەڕێز کاک شیعەلی شایزەدین وتی هەر 90 دەکەی لەسەر من تۆ ئیشەکە بکە ئێستا بۆ ئەم سەردەما شتێکی هینە ینی بەبێ هیچ بەرامبەرێک ئەمە بکە شتێکی گەورەیە پەرلەمان بە خۆشحاڵیەوە ئەوەی مەسعود محەممەدیان کرد ئەمەی هەژار موکریانی دەستگای ڕوانگە تەبەنیان کرد یعنی هاتنە دەمەوەی ئەو خەڵکە لە ڕاستیا مانوبوونمان لە بیرە باتەوە
لە ناو ڕۆشنبیرانیشە فعلا خەڵکێکی باشەیە من ناڵم ڕۆشنبیر هەموویان بێ هەڵە و بێ گرد و بێلەکەن بەڵام لە ڕاستی خەڵکێکی زۆر خۆبەخشانە هاتوونەتە پێشەوە ئیشیان لەگەڵا کردوین هەبووە ساڵێ ئیشی لەگەڵا کردوین هەبووە هەموو هەرچی کردووە ماوەی چەند ساڵداوەتی پێمان کە داوای پاداشتمان کردو توانە چیت بینیە زۆر بە سەهلی وتێتی هیچم ناوێت دوای یەک نسخە لەو کتێبم بیتێ بەسم ئێمە هەندەرە بۆ ئێمە بەڕاستی نایەڵەمان و بین و بێتاقەت بین لە ئیشەکەمە زۆر باشە مامۆستا پێشەنگای نێودوڵەتی سلێمانی کە بۆ کتێب ئەکرێتەوە ڕۆژی پێنجشەمە 28 چه جیاوازیەکی لە پێشەنگاکە لەم ساڵداوە ئێوە بە چەند بەرهەم بەشداریتان کرد و بەرهەمی تازەتان چێ بەرە پێشەنگاکەیە دەست خۆش بێ وەڵی 12 ڕۆژ دواکەوت پێشانگە خۆی 18 مانگ بوو ئەوە لەبەر سەرژمێری ئەوانە دواکەوت بۆ 28 مانگ ئەوەی لە دەمیانم بیستوە کەواکو هەم دارنەشری زیاتر دێت هەم کۆمەڵە کتێبی زۆر تازە بێگومان پێشانگەکە هەموو لایەنێک بیرلەوە کاتۆ باشترین بەرهەم لە وەختا پێشکەشکە ئێمە بەشێک لە کتێبەکانی قەدیممان ماوە بەڵام بەشێکی زۆری کتێبەکانمان تازەیە یەکێک لەو کتێبانە هەرزمکردن هەژار موکریانە کە تەسەورەکەم یەکێک بێ لە باشترین و وەکوڵێ پێشواز لێکراوترین کتێب لە معرەزەکە یەکێکیان کتێبەکانی مامۆستا حەسەن پێنجوێنیە تەسەورەکەم ئەوانەی کە خولیای چیرۆک خوێندنەوە و بابەتی پەروەردەیان هەیە ئێمە هەموویمان کۆ کردوێتەوە ینی نۆ کتێبی مامۆستا کە نۆ چیرۆکی واقعیە ڕوویداوە هەر هەموویمان کردووە بە نۆبەرگ و لە یەک بۆ کسا کۆمان کردوێتەوە تەسەوری خۆمایەوەیەکێک لە کتێبە زۆر باشەکان کە ئەم ساڵ ینی بە تازەی ئەگەڕاتە معرەز لە بینی سەلەفیەت و ئەشعریەتە مناقەشەیەکی زۆر کرا ئەم ساڵ کامیان وایە و کامیان وانە ئێمە تێزی دکتۆراکەی دکتۆر یاسین تەهامان هێناوە چاپمان کردو بە ناوی ئاینزای ئەشعری لە ناو کورددا یەکێکە لە کتێبە زۆر نایابەکان و کاتی خۆی کە دەرچووە بە پلەی نایاب دکتۆراکەی تێزەکە وەرگیراوە و ئازانمێکێکە بێ لە باشترین کتێبەکانی ناو معرەز و کتێبی دیکە ئەرزم کردی هەم ئەوانەی ئەگەر نەبێ بە مەتەحکردن ئەوانەی خۆم هێناوە کاریگەری ئیسلام لەسەر فۆلکلۆر وابزانمێکێک لەو کتێبانەی کە تا ئێستا ڕەغبەتێکی باشی هەیە ژیانسازی لە ژیاننامەی پێغەمبەری خوادا ئەویش 4 بەرگە دەربارەی خێزان و دەربارەی گەنج و دەربارەی سەرکردایەتی کردن و ئەوانە 4 بەرگە گفتوگۆ و زایدنەوە ینی دەروون دروستی لە یان ژیانسازی لە مسلمان دەروون دروستیەتیایە 4 بەرگە ئەویش شو ئازارمێکێک لە کتێبە تازەکان بەدەستبەدی ئەمەوە بە کورتی دەیان بەرگمان هەیە ئەم ساڵ ئینشاءالله ڕاتە ناو معرەزەوە مامۆستایەوە چەند ساڵێک کە بەشداریەکەن لە پێشەنگای نێودوڵەتی کتێب سەرنجتان چێ لەسەر پێشەنگاکە و تا چەندێک ئێوە با بڵین سوودتان لەمە بینیوە بۆی کە بەرهەمەکانتان بە خوێنەرێکی زۆر بناسیێن و پێشوازی خەڵکیش بۆ هێنانی ئەم بەرهەمانە بەڵێ خۆی ئەو پێشانگانە وەختی ئینسان زەرورەتی تێگا هەم بزانێ کۆمەڵگە بەبێ خوێندنەوە بەبێ کتێب بەبێ نووسین بەبێ قەڵەم لە ڕاستیە کۆمەڵگە پێشکەوتنی مستەحیلە ئەو خەڵکە بە تایبەتی گەنجان مەشغوڵە بن بە کۆمەڵە شتێک کە شتی لاوەکی و شتی تەرفیهیە ئەگەر هەر یەکێ لە ئێمە ئەم قەناعەتی بۆ دروست بوو ئەو وەختە تێگا زۆر زەرورە ڕێگاکان بدۆزینەوە بۆی خەڵک چۆن سەرنج ڕاکێشین یەکێک لەو ڕێگانەی سەرنجی خەڵک ڕاکێشی بۆ خوێندنەوە ڕۆمای پێشانگایە پێشانگەش تا ئێستا ساڵ بە ساڵ لە ڕاستیە قەرەباڵغتر و فرۆشی کتێبتیایە زیاتر و هەندانی زیاترە بێ و بەڕاستی نرخی کتێبیش بە شێوەیەکی گشتی لە کوردستانە نرخێکی زۆر کەمە ینی تۆ بیر لەو بکەنەوە زۆر ڕەمزیە ینی تۆ تەسەوری ئەو کە کتێبێکی وەکو مەسعود محەممەد کە ئێمە دامەنا 29 کتێب بوو پارەماندا بە 40,000 دینار کتێبی وایەن هەبوو 400 لاپەڕە بوو ینی کتێبی 1500 دینار ناکە 1250 دینارەکەوێت تقریبا ئێوە کتێبێکی ڕەمزیە ئەنی ئەم کتێب ئەم ڕۆژمێرە ئەدرێ بە 4,000 دینار 360 ینی سیارێکە کە وازانم سیارێکە هی ئەوە نییە خەڵک لی بترسێت یان ئەوێ بەڵام بەراوردێکی بە کتێبە عەرەبیەکان ئەبینی ئەوان بە دۆلارە فرۆشرێن ئەنجاری وایە هەر کتێبێکی هاواڵە کاکە 20 دۆلار ڕاستە زۆر ئەوانە بەنسبەت ئێمەوە
جیاوازێکمان لەگەڵ دارونەشرەکانی تراوەیە ئێمە لە حقیقەتە ڕێکخراوێکی قازانجنەویستین ئێمە شوێنێک ینی کتێبخانەیەکمان نییە لە غەیری هینە ئەو کتێبانی هەمانە لەگەڵ ڕێنەران تەنسیقمان کردووە لەوێ دایانین ئەگینا خۆمان شوێنێکمان نییە بۆیە پێشەنگا شوێنێکی باشە بۆ ئەوەی کەواوەکو بتوانین زۆرترین کاڵای خۆمانی تیاعرزکەین خەڵک ببینێت بالمناسبە بیرم چوو ئیستیمارستان بکەم ئێمە لە سەبارەت بە خزمەتکردنی قورئان کۆمەڵشتی زۆر نایابمان چاپ کردووە قورئانی مەزنمان چاپ کرد ئێستاش بەشێکی ماوە قورئانی مەزن قورئانەکەیە لەگەڵ تەجویدێکی زۆر نایاب کە مامۆستا دلێرگەرمیانی نووسێتی لەگەڵ کۆمەڵێک تێبینی لەسەر شێوەی قورئان خوێندنەوە کە دکتۆر دیاری ئەحمەد ئەویش پسپۆرە لە بواری خوێندنەوە نووسێتی لەگەڵ فەرهەنگێکی زۆر نایاب کە مامۆستا کەلیمە و معنا مامۆستا مستەفا سەیمینە نووسێتی لەگەڵ پێڕستی بۆ بابەتەکانی قورئان یعنی بۆ پێڕستە تۆزانی هەموو کۆدەکانی قورئانە دۆزیتەوە کە خۆم ڕێکم خستووە واتە تەرجەمەم کردووە هەر هەمووی ناواناوە قورئانی مەزن شتێک بوو پێشوازێکی زۆر گەرمەی لێکرا ئەوە یەک دووهەم تەفسیری هاوێرمان چاپ کرد تەفسیری هاوێریش مامۆستا مستەفای سەیمینە ئەوەی یەکێکە لە بەرهەمە زۆر تازەکانمان قەناعەتم وایە ئەمساڵ زۆرترین پێشوازی لێ بکرێ چەند هەزار نوسخەیەکمان لێ چاپ کردووە بە سیعرێکی زۆر کەمیش ئەیفرۆشین یەکێکە لەو ئیرانی کە قەناعەتم یەکێکە لە پرفرۆشترین کتێب دەرەچێت ئیشارات و مەفاتیح مامۆستا قورئان الکەریم مامۆستا محەممەد ڕەوف نووسیوێتی ئەویش یەکێک لە کتێبە نامەکان کە خزمەتێکی گەورەی بە شەرحکردنی قورئان کردووە واتە لە مەبەستمەی بڵێم لە بواری قورئان و فەرمودەش جەنابتان ئاگادارن ئێمە سەرجەم فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانەی کە صحیحن کۆکراونەتەوە بە ناوی مەشخەڵی سنت ئەوەشمان چاپ کردووە واتە ئەو لەوێتمان داوە بە مەسەلە دینیەکان پاشان مەسەلەی ئەوانەی کە خزمەتە بە زمان و ئەدەب و مێژووی کرد باش مامۆستا تۆفیق لە ئێستادا کە سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی سۆشیال میدیا بەرەو پێشچوونە ئایا خوێنەران چۆنە ئایا ئاستی خوێندنەوە لە هەرێمی کوردستان بە تایبەت گەنجان چۆن ئەبینن ئێوە بوونی ئەم تەکنەلۆژیایە زەرەری لە خوێندنەوە نەداوە بێگومان زەرەری دا و قازانجیشی بووە قازانجیشی بووە چونکە تۆ جاری وایە کتێبێک کە چاپەکە تەواو بێتتر نازانین چۆن دەست بکەوێت بەڵام کتێبەکە بینی کراوە بە PDF و بە ئاسانی دەستەکەوێتەوەمانە بەڵام بە دڵنیاییوە زۆر ناڕەحەتە زۆر قورسە کتێبێکی 400 لاپەڕەی 500 لاپەڕەی بتوانی بیخوێنیتەوە لە مۆبایلەکە تا لە کۆمپیوتەرەکە تا ئەوانە زۆر لەسەر شاشە ناخوێنێتەوەوانە لەو ڕۆوە زەرەری داوە بەس ئەبێ ئێمە ڕێگە بدۆزینەوە بۆەوەی گەنجان و ئەوانەی بە تازایی یەنە ناو باری خوێندنەوە بە فیعلی تێبگەن خوێندنەوە ئەهمیەتی هەیە گرنگی هەیە بەبێ خوێندنەوە ئینسان تێناگا کۆمەڵە ناتوانانی قوڵ بوویتەوە جەنابتان ئاگادارن لە سۆشیال میدیا تۆ ڕسمی بڵاو کەرەوە و نووسینێکی زۆر مهمیش بڵاو کەرەوە ڕسمەکە شتێکی تەبیعیش بێت بزانە کامیان لایکی زۆرتر بزان کامیان زیاتر بینرێت خەڵک تااقەتی سەر شاشەی نییە زۆر شت بخوێنێتەوە ئەوە دەرکەوتووە جەنابەت هەر لە فەیسبووکی خۆتا سیر بکە بابەتێکی زۆر جددی و مهم بخوێنەرەوە بزانە چەند کەسێک بنووسەرەوە بزانە چەند کەسێک خوێنێتەوە لەو لاشەوە شتێکی تەرفیهی بڵاوکەرەوە بزانە چەندێک خەڵک سەیرەکات کەواتە بێمە تێبگەین سۆشیال میدیا بۆ شتی تەرفیهی و ڕۆژانە و سەرپێییە و دەرگایەکە بۆ چونە ناو شتی کە ڕاستی من هەروە بەکارم هێناوە بەڵام ئەبێ هاندانمانەبێ هاندان چۆنە ئەبێ ینی کۆمەڵە دەورەی زۆر بکرێتەوە خول بکرێتەوە اینجا کۆڕ و سیمیناری لەسەر ببەسرێ ئێسێمە بۆ خۆمان لەگەڵ دەستگای DCO دەورەیەکمان کردوێتەوە بۆ گەنجانی هەڵەبجە کۆمەڵێکی زۆر گەنجمان هێناوە 2 هەفتە جارێک کۆیان نەکەینەوە شێوەی خوێندنەوە هەر جارێک کتێبێکیانە دێنێ بە هەدیە تەشویقیان نەکەین ئاسانکاریان بۆ ئەەکەین کتێبەکانیان بە هەدیە ئەدەینی مەسەلە جێگەیان بۆ تەرتیبەکەین خواردن و ئەمانەیان ئەدەینێ کرێسیارێن بۆ ئەگەێڕنەوە ینی بۆ تێبگا خوێندنەوە چییە دوای ماوەی سێرەکەی ئەم کەسە هۆگری خوێندنەوە لە سلێمانی شاخەریکی ئینشاڵڵا لە ماوەیەکی کەمە هەمان دەورە ئەەکەینەوە ئەگەر ئەمانەمان هەبێ بڕۆم وایە ئینشاڵڵا ئەو سارد و سڕی کە هەیە فعلەن ئەو بێتاقەتی خوێنەر هەیە کەمە بێتەوە بیریشت نەچێ نووسراوی زۆر کتێبی زۆر وای لێ کردۆ بۆری ڕووی تێ بکات
واتە هەر کەسی هەڵەسێ شتێکە خوێنێتەوە خەڵکەکەی تااقەتی نامێنێت دوو کتێب بخوێنێتەوە ئیسفادەیەکی لێ ناکە بەڵام ئەگەر کتێبی زۆر باش و جددی هەبێ بڕۆمایە تا ئێسێش کتێب خوێنەری خۆی هەیە. مامۆستا تۆفیق بۆ ڕێکخراوێکی و خاڵکی ئێستا بۆ بە ناوێک لە هەرێمی کوردستاندا ڕەنگە زیاتر شارەزای بارودۆخی هەرێمی کوردستان بن. ئایا حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری هەستاون بە ئەرکی خۆیانیان ئەوە تا هەماهەنگ و هاوکاری ئەو خراوانە بوونیان ئەو لایەنانە بوون کە خزمەت دەکەن بە بواری خوێندنەوە و بواری ڕۆشنبیری؟ والله ئەگەر بێتێن سەر حکوومەت و وەزارەت وانە فعلەن کۆمەڵێکی زۆر هیندروسە بێت. بەڵام ئەوی کە هاوکارێک بێ بۆ بە شتێکی عام باس منوکو خۆم تا ئێستا وەکو حکوومەت هیچم نەبینیوە کاوەکو مەسەلە هاوکار بێت یان حتا نەک هاوکار بێت دەستخۆشیە بکات لەوەی کە کاکەیەوە ئیشەکەن ئیشەکەتان باشە هەنگاوێکی جوان ینی شتێک بکات مشەجع بێ بۆ دارونەشرەکان بۆ ئەو خانانێکەوە وەکو خەریکی کاروباری ئیعلامین کاروباری ڕۆشنبیرین شتی زۆرم نەبینیوە لە حقیقەتیشا داوایش بمان نەکردووە کە ئەوە بکەن. وەزارەتی ڕۆشنبیری هەندی هەنگاوی ناوە بڵین هەر هیچ هەنگاوی نەناوە بەڵام ئایا لە ئاسی تمۆحی ئەو خەڵکایە بێگومان نەخێت بەڵام کۆمەڵی هەنگاوی ناوە کۆمەڵێ چالاکی ڕۆشنبیری هەیە کۆمەڵێ سپۆنسەری کۆمەڵێ نووسین وانەی کردووە لەو ئاسان نییە بەڵام بەڕاستی زۆری ماوە بگاتە ئاسی تمۆحی خەڵک بەس ئەوەی کە زۆر مهمە مێ ئارسان بکەم زەرور ئەوانەی ئیشی کاری ڕۆشنبیری ئەکەن بە جۆرە لە جۆرەکان دابڕانی لە دابڕانێکی معنەوی لە بینی خۆیان و دام و دەستگا هەموو شتێکە دروستکەن چاوەڕوانی کەس نەبن ئەنی هەر قەناعەتیان وا بێمە ئیشێکە ئەرکێکی سەرشانیانە جێبەجێیەکەن بۆ ئەوەی هەرگیز سارد نەبنەوە لە ئیشەکەی خۆیان. زۆر باش مامۆستا ئەماش بۆ کە هەندێک بابەتی تازتان هەیە کە لە پێشنگای کتێب ئارسەکەم بەڵام بۆ داهاتوو چ کار و چالاکیەکتان بەدەستەوە چ بابەتێکی دیکەی نوێ هەیە؟ وەڵا جارە لەوانی کە وتمان هەمانە یەکشتی کەش بڵێەوەن بیرم چوو داوای لێبوردنەکەم کتێبەکەی ساڵەهای ساڵ بەڕاستی من پەرۆشم ینی دووسێ ساڵە دەرچوە پەرۆشم چی لێ بکەین ئەم ساڵ تەرجەمەمان کردووە یەکێکە لە ڕاستی کتێبێکی زۆر گرنگە زۆر بەلای منەوە ئاواتم بوو ینی ڕۆژی لە ڕۆژان بێ بە کوردی بە ناوی القورئان تەدەبور و عەمەل قورئان ڕامان و کردارە شتێکی زۆر زۆر نایابە قورئانەکەی هێناوە تۆ لەم قورئان هەموو لاپەڕەیە حەو خاڵی هێناوە ورد بەرۆ لەم حەو خاڵە و چوار خاڵی داناوە ئەمانە جێبەجێ بکە و فەرهەنگۆکێکی بچووکی داناوە مانای قورئانەکەت پێڵێ دووسێ خاڵیشی داناوە بۆ ڕێنمونی هەموو لاپەڕێکیاوە لێ کردووە یعنی بۆ مامۆسایەکی مزگەوت بۆ خەتیبێک بۆ واعیزێک بۆ ئەوەی کە دەرسێکی مزگەوتە لێتەوە بۆ کەسێک کە خۆی ئەوێ قورئان جێبەجێ بکە نازانێت چۆن جێبەجێ بکە حتا بۆ ئێوەمانان کتێبێکە بەڕاستی پڕاوپڕە لە جوانی زۆر بە جوانی کاک ئازاد عەباس کڵەجاڕیمان هەیە نووسە مۆریەڕێکی بەتوانای ئەو تەرجەمەی کردووە لەگەڵ ڕێنوێنە ئەم ساڵ چاپمان کردو یەکێکە بێت لە مفاجئە جوانەکانی ئینشاءالله. سەبارەت بە پرسیارەکەت فەرمووت بۆ ئایندە چیمان هەیە وەڵای وەکو پرۆژە ئەوە پرۆژەمان زۆرە خوا یار بێت و تەمەن باقی بێت هەندێکیشیان لە تەواوبوونان عرضم کردی ئینسکلۆپیدیای پارێزگای هەڵەبجەبان هەیە کە تا ئێستا 10,000 بابەتمان حازر کردووە لەگەڵ زانکۆ بە یەکەوە زانکۆی هەڵەبجە ئیشێکی هاوبەشە کاک شیعەلی عەزەدین سپۆنسەریەکات یەکێکە بێ ڕەنگ بێ لە ئیشە زۆر نایابەکان و لە ئاستی کوردستانەوە بزانم تا ئێستا ئینسکلۆپیدیای تر کراوە بەس بەم شێوە عیلمیە کاک ڕێبار حەمەد تۆفیق کە ئیدیتۆرەکەیەتی مامۆستا هەمایۆن و لیژنەیەکی باڵادانراوە لە ئاستی زانکۆ و ڕێکخراوەکە کە سەرپەرشتی ئەەکەن یەکێکە بێ لە ئیشەکانمان و لە تاوابوونایە خوایار بێ لە خۆناغی ئەخیراین خاڵێکی تر کە ئێستا ئێمە پێوە خەریکین پرۆژەیەکی دیکە کۆبەرهەمی مەلاجەمیلی ڕۆژبەیانیە جەنابتان ئاگادار مەلاجەمیلی ڕۆژبەیانێکێکە لە مێژوو نووسە زۆر بەتوانەکانی کوردووی یەکێکە لەوانەی کە بەرهەمەکانی زۆر پرش و بڵاون ئێستا ئەوە خەریکە لیژنێکمان پێکێناوە خۆمی ئەندامێکم لە ناو لیژنەکە و بەشێکی باشی ئیشەکانیمان کۆ کردوێتەوە ئومێ دەکەین ئەویش نازانم لە ماوەی چەندێکە بکوێتەین. یەکێکی تر لە ئیشەکانمان ئێستا ئێمە لەگەڵ مامۆسای بەتەمەن و مامۆسایی بە خزمەت عەبدوڕەقیب یوسف شوێنەوەرناس و مێژوونووسی گەورە کە تەمەن وا خەریکە تەنگی پیاڵەچ نییە خەریکێکی ئیشەکانی ئەوین جا بزانین چیەکەین داومەنە لە کۆمەڵێ دەرگا بزانین کامیانمان بۆ ئەکرێتەوە
ئەو سێ و چواری شەمان جارێ لە بەردەسە ئیشی کەشمان لە بەردەسای با جارێ ئەمانە بزانین چی دەکەین موفق بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام ئێوە سپاس دەکەین بۆی کە و کاتێ بە ئێمەت بەخشی ومێ دەکەین کە هەندێک بەرچاوڕوونیمان نابێت لەسەر پێشنگاکەەوە ئامادەکاری ئێوە پێشنگاکە سپاس بۆ بەڕێز تۆفیق کەریم سەرۆکیەرخراوی خاڵ بۆ هەزر و ڕۆشنبیری کە لەم تۆر لەگەڵمانە سپاس